بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لەبێت ئازیزان و خۆشەویستانی پەیامی ڕۆژ خۆشحاڵم کە ئەمڕۆ لە خزمەتتانم بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تری پەیامی ڕۆژ کە چەند بڕگەوابەتێکی جیاواز لەخۆ دەگرێت. تەوەری یەکەمی پەیامی ڕۆژی ئەمڕۆمان قسەکردنە لەسەر پێشێلکاریەکان بەرامبەر بە ڕۆژنامەنووسان لە راپۆرتی سەنتەری میترۆ بۆ داکۆکی لە مافی ڕۆژنامەنووسان کە دوێنێ راپۆرتی ساڵانەی خۆی بڵاو کردەوە بابزانینەوە پێشێلکاریانە چین و بەتایبەتی قسە لەسەر جیاوازیەکان و مامەڵەکردنی دەسەڵات لەگەڵ میدیاکاران و ڕۆژنامەنووساندا. تەوەری دووەمی بەرنامەکەشمان پێشەنگایەکی باڵندە لە هەولێر کراوەتەوە، بۆیە دەچینە لای هاوکارمان عیمران ئەمیر لە هەولێرەوە بابزانین ئەم پێشەنگایە چۆنە، دەچینە ناو سروشتی باڵندەکان و لەوێ تەوەری دووەمی پەیامی ڕۆژی ئەمڕۆمان پێشکەش دەکات لەگەڵ کۆمەڵێک زانیاری و ڤیتی تایبەت کە پەیامێرانمان بۆیان ئامادەکردن پێشکەشتان دەکەین. وەکەمیشە دەستپێک دەچینە لای پێشبینی کەش و هەوای شار و شارۆچەکانی کوردستان بابزانی ئێستا کە قسە لەسەر وشکە ساڵی دەکرێت زانین بۆ ئەمڕۆوە ڕۆژانی داهاتوو لە چەند ناوچەیەک هێرێمی کوردستان پێشبینی بارانباری دەکرێت.
بینەرانی عزیز تەوەری یەکەمی پەیامی ڕۆژ قسەکردنە لەسەر پێشەلکاری بەرامبەر بە ڕۆژنامەنووسان لە هەرێمی کوردستان لە راپۆرتی سنتەری میترۆ بۆ داکۆکی لە مافی ڕۆژنامەنووسان لەسەرم بابەتەش لەگەڵ بەڕێوەبەری سنتەری میترۆ بۆ داکۆکی لە مافی ڕۆژنامەنووسان بەڕێز دیاری مەحاجی محەممەد قسە و گفتوگۆی زیاتر دەکەین کاک دیاری زۆر سپاس. سپاس بۆ تۆ. دوێنێ راپۆرتەکەتان بڵاو کردەوە 380 پێم وایە 3 حاڵەت بوو 5 حاڵەت پێشەلکاری تۆمار کراوە ئەمانە چی بوون و دەستگیرکردنی ڕۆژنامەنووسان بەدەم یاسا و لە هەمووی گرنگتر سەرۆکی پەرلەمان بەشدار بوو لە مەراسیمی ڕاگەیانی راپۆرتەکەتانەوە. بەڵێ ئێمە ساڵانە هەڵەسین بە دۆکۆمنتکردنی و پێشەلکاریانەی کاکری بەرامبەر بە ڕۆژنامەنووسان و ساڵانە ژمارەکان گۆڕانکاری بەزدایەت بەپێی بارودۆخی سیاسی و بۆبوونەوەی قەیرانەکان بەردەوام ڕۆژنامەنووسان قوربانی دەدەن کاتێک کە ململانەکان تون دەبنەوە یاخود ناڕزایەتەکانی شەقام زیاد دەکات ڕۆژنامەنووسان دەبنە قوربانی پێشەلکارێکی زیاتریان بەرامبەر دەکرێت. ئەوەی کە لە ساڵی 2020 ئێمە تۆمارمان کردەوەیە کە کۆمەڵێک قەیرانی زۆر هەیە و ناڕزایەتەکانی شەقام تا ڕادەیەک بەرز بوون زۆر بوون بۆیە پێشەلکارێکی زۆر بەرامبەر بە ڕۆژنامەنووسان تۆمار کراوە کە ئێمە باس لە 385 پێشەلکاری دەکەین ئەمە ژمارەیەکی زۆرە ئەگەر بەراورد دیکەین بە مقارنەیەکین کە لە هەرێمی کوردستان ژماری دانیشتوانی وڵاتە چەندێکە و ئەم ژمارە زۆرە بۆ لەگەڵ ئەوەشدا ساڵانە جۆری پێشەلکاریەکان دووبارە دەبنەوە بۆەوەی کە چ لە دەستگیرکردنی ڕۆژنامەنووسان بڕیالی دادگا یاخود ڕێگریکردن بێت لە ڕووماڵی ڕۆژنامەنووسان شکاندنی و کەلوپەلی ڕۆژنامەوانی زەوتکردنی کەلوپەلی ڕۆژنامەوانی هێرش و سوکایەتیکردن بۆ ڕۆژنامەنووسان و داخستنی کەناڵەکان بەداخەوە ڕاگررتنی پەخشی کەناڵەکان ئەمانە هەمووی ساڵانە دووبارە دەبنەوە بەڵام ئەوەی کە ئەم ساڵ ئێمە تێبینیمان کردووە دەستگیرکردنی ڕۆژنامەنووسان بەبێ بڕیای دادگا ڕێژەیەکی بە چاو زیادی کردو یانەکە مقارنێکی بە ساڵانی پێشوو دوو هێندە و سێ هێندەی ساڵانی پێشوو دەستگیرکردنی ڕۆژنامەنووسان بەبێ بڕیای دادگا زیادی کردووە. 30 حاڵەت بوو ئەم ساڵ لە راپۆرتەکەتانە زیاترە لەسا لامنێ بەڵام دڵنیام کە زیاترە 30 حاڵەت نەبووە ئەوانن کە بەدەل لە یاساکای ڕۆژنامەنووسی لە دادگاکان مامەڵیان لەگەڵداکراوە 30 حاڵەتەکە بەپێ راپۆرتەکەتان 30 کەسە 30 ڕۆژنامەنووسە دڵنیام زیاترن بازم ژمارەکە هەڵەیە کە سێریکەیتوانێ ڕەنگە بەڵام ئەوەی کە لە لێرە دەرمان هێناوە تقریباً 30 حاڵەتە 30 حاڵەتی ڕاگررتنی دادگان و حاڵەتی زەوتکردنی کەلوپەل پێم وایە تقریباً 30 حاڵەتە بگرە زیاتریش بێ ڕەنگەیەکیان لە بەڵێ و لەگەڵ ئەمەتا جۆرێکی تر لە پێشەلکاری زیادی کردووە ئەوەیە جۆری پێشەلکاری ئەوە بۆ کە بەڵێنامە بە ڕۆژنامەنووسان پڕکراوەوە ئەنی ڕۆژنامەنووسە بۆ بەڵێنامەی پێ پڕکراتەوە کە جای تکای ڕۆژنامەنووسی نەکە یاخود بەڵێنامە بە ڕۆژنامەنووس پڕکراوەوە کە جای سەردانی ناوچێکی دیاریکراو نەکە ئەمانە هەمووی ئەو پێشەلکاریانە بوون کە لە ساڵی 2020دا ئێمە تۆمارمان کردو لەگەڵ ئەمەشدا کۆمەڵێک مەشاکلی تر هەبووی ڕۆژنامەنووسان بەدەل و پێشەلکاریانی بەرامبەریان دەکرد لەناو مؤسساتی ئەعلامی خۆیدا پێشەلکاریان بەرامبەر کراوە لەوانە نەبوونی گرێبەست یاخود گرێبەستەکانیان بە شێوەیەک نائەدالەتی تیا بۆ لە گرێبەستەکان یاخود هەراسانکردنی خانمانی میدیاکان لە هەندێک مؤسساتی ئەعلامیە ئەمانە کۆمەڵی پرسی کە بوون کە لە راپۆرتەکە ئێمە ئاماژەمان پێیاون. زۆر باشە باێ مەستەرەوەی کە لە هەموو گرنگتر سەرۆکی پەرلەمان لە مەراسیمی ڕاگەیانی راپۆرتەکەتان بوو کۆمنتی سەرۆکی پەرلەمان هەم باشکرا هەم لە پشتەوەی کە قسەی بۆ خۆتان کردبێت چی بوو چونکە دیارە پەرلەمان دەستگایەکی گرنگە لە هەرێمی کوردستان و ئێمە ئەگەر تەنها کار بە یاساکەی پەرلەمان بکرێ بەرامبەر بە ڕۆژنامەنووسان ئێمە بەسمانە بە دڵنیاییەوە ئێمە بەردەوامی باس لەوە دەکەین ئەم یاسانە سەرڕای ملاحەزاتی زۆر لەسەر یاساکە سەرڕاوی کە کەندێکم و کوڕی تێدایە بەڵام جێبەجەکردنی ئەم یاسایانە پێمان وایە کە هەنگاوێکی باشە باتە پێشوانێ ڕەنگە ئەم پێشەلکاران بە ڕێژێکی بەرچاو کەم بکاتەوەنەوە ئێمە لەگەڵ سەرۆکی پەرلەمان و هەم لەگەڵ سەرۆکی هەرێمی کوردستان و هەم لەگەڵ ئەنجومەنی وەزیران لە دیدارەکانمانە داوامان کردووە کە ڕێز تەنها لە یاساکان بگرن و ئەوەی کە هەیە جێبەجێکردن ئەو ئێمە داوان لە سەرۆکی پەرلەمان کردووە کە ئەو بڕیار و ڕێنمایانەی کە بە تایبەتی ڕێنمایی ژمارەیەکی ساڵی 2014 وەزارەتی ڕۆشنبیری کە تایبەتە بە ڕێخستنی فریکوێنسی لە هەرێمی کوردستان پێمان وایە کە ئەمە پێچەوانەی یاسای کاری ڕۆژنامەنووسی دامان لێکردەوە کە ئەم بڕیارە هەڵبوەشێنرێتەوەنەوە خۆشبەختانە بەڵێنیدا بۆی کە کار بکەن بۆ ئەوەی کە هەموو ڕێنمایی و بڕیارانەی کە پێچوانەی یاساکانن کار بکرێ بۆ ئەوەی کە ئەم ڕێنمایانە هەڵبوەشێنرێتەوە بەڵام تاکو ئێستا ئەوە نەکراوە چونکە لای هەمووان ڕوونەکە
هەر کەناڵی پامیچێک بوون لەوەی کە بەهۆی ئەو بڕیارەوە بەهۆی ئەو ڕێنماییەوانەوە هەڕەشەی داخستن لەسەر کەناڵەکەی دروست بوو بۆیە بە پێویستی دەزانین کە دیدارەکانمان شڕ بکەینەوە لەگەڵ هەموو لایەنەکان بە مەبەستی ئەوەی کە بتوانین دۆخی ئازادی دۆخی ڕۆژنامەنووسی یاخود فەزای کاری ڕۆژنامەوانی لە هەرێمی کوردستان باشتر بکەین. زۆر باش کاک دیار بەراوردی راپۆرتی ئەم ساڵتان بە ساڵانی ڕابردوو پێشەرکاریەکان زیادی کردووە یا کەمی کردووە؟ باڵێ وەک لە سەرەتای بەردامەکەش باسم کرد کە پێشەلکاریەکان پەیوەندی هەیە بە توندبوونی ململانی سیاسی و دۆخی ئابووری و زیادبوونی ناڕزایەتەکانی شەقام و ئێمە لە ساڵی 2009 هەڵەسین بە دۆکۆمنتکردنی وەزعەکە ئەوەی کە لە ساڵی 2020 ڕوویداوە ژمارەکە زۆر زیاتر ئەگە مقارنێکی بە ساڵی 2009 ژمارەکان ڕەنگە دوو هێندە زیادی کردوێ و جۆری پێشەلکاریەکانی شۆک باسم کرد کە هەندێکی تایە کە ساڵانی ڕابردوو ئەگەر ڕێگری و یاخود زەوتکردنی کەلوپەری ڕۆژنامەوانی ژمارەکەی زۆر بەڵام لە ئێستادا ئەم ساڵدا جۆری پێشەلکارێکە بووی کە دەستگیرکردنی ڕۆژنامەنووسان زیادی کردو کە ئەمە پێشەلکارێکی زەخترە کاتێک کە تۆبی بەبێ بڕیایی دادگا ژمارەیەکی زۆر لە ڕۆژنامەنووسان دەستگیر بکەی بۆیە پێمان وایە ساڵی 2020 یەکێک بۆ لەو ساڵە خراپانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان و هێز ئەمنیەکان ئاسانترین شت لایەن ئەو بۆ کە لە ڕۆژنامەنووسان بدەن پەلاماریان بدەن بەبێ بڕیایی دادگا بیان خەنە زیندانەوانە ڕێگریان لەکەن لە ڕووماڵی خۆپیشاندانەکان بە تایبەتی ساڵی 2020 ساڵێکی زۆر خراپ بۆ فەزای مەدەنی بەرتەست کراوە زۆر بەرتەست کراوەتەوە چالاکوان و ڕۆژنامەنووسە بۆ لەسەر کۆمنتێک نووسینی کۆمنتێک کراوەتە زیندانی تاکە کەسیەوە بەداخەوە دۆخێکی وا دروست بووە کە ڕاگەیاندکار و میدیاکار وەک دوژمن تەماشاکرێ کە ئەمە دۆخێکی ناتەندروستە. کاک دیاری کابینەی نوێیەم بە چاوێکی جیاواز ڕۆژنامەنووس سەیری دەکات باوەڕی وایە جیاوازی هەیە لە کابینەکانی تر لە مۆزوعی بەردەستکردنەوەی ئازادی ئێوە تا ئێستا دەمتان گەشتووەتە سەرۆکی کابینەی نوێیەم یا هیچ کۆمنتێکی سەرۆکی کابینەی نوێیەمتان پێگەشتووە لەسەر مافی ئازادی و ڕادەربڕین؟ ئێمە بەردەوام لە دیدارابین لەگەڵ هەمویاندا هەوڵ دەدەین کە دیدار لەگەڵ زۆربەی لایەنەکانە بکەین بۆ پێی کە ئامانجمان لەم دیدارانە ئەوەیە کە بتوانین دۆخەکە بەرەو باشتر بەرین. ڕاستەکەی تاکۆسا بە شوێکی فەرمی لەگەڵ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانە دانەنیشوین بەڵام پەیوەندیمان هەبووە لەگەڵ نووسینگەکانە لەگەڵ جێگری بەڕێز جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە پەیوەندیدا بووین. کابینی نوێیەم لای هەموو ڕوونیانی هەر لە خوێندنەوەی کارنامەکەیەوە لە پەرلەمانی کوردستان بینیمان بەکەمترین و شەباز لە ئازادی ڕادەربڕین دەکا و پێم وابێ هەر باسی ئازادی ڕۆژنامەنووسیشی تیان دەکراوە لە بەرنامەی کارەکەیدا کە ئەمە خۆی ئاماژێکی مەترسناکە و بینی وانە چۆن بە شێوەیەکی ناتەندروست ماوەڵە لەگەڵ ڕۆژنامەنووسان داکراوە لە کاتی دەست بەکاربوونی ئەم کابینەیەوانێ و لەم بەرامبەری جا پەرلەمانی هەرێمی کوردستان ومان بیر نەچێت کە ئەم خولە تاز ئەم خولی پەرلەمانە کە بەشێکی زۆریان هاوڕێ و هاوپیشەمان بۆی کە ڕۆژنامەنووس بە دروشمی ئازادی ڕۆژنامەنووسی بە دروشمی ئازادی ڕادەربڕین گەچونتە پەرلەمان بینیمانە ڕۆڵێکی خراپیان هەبوو لەوەی لە ئامادەکردنی کۆمەڵێک پرۆژە یاسای خراپ هەر چۆن ینی کۆمەڵێک پرۆژە یاسا هەبوون کە مەترسناک بوون بۆ نمونە یاسای ڕێخسی میدیا ئەلیکترۆنی یاخود پرۆژە یاسای ئەنجومەنی باڵای میدیا و پرۆژە یاسای پاراستنی هێمای ڕەمزی نیشتیمانی و ئاینی کە ئەمانە ئەگەر بێت و بنە بە یاسا ڕەنگە خراپ بشکێتەوە بەسەر فەزای کاری بەڵام بەردەستکردنەوە لە پەرلەمانیش بەدی دەکرێت سەرۆکی پەرلەمان هیچ کۆمنتێکی نەبوو لەسەرەوە لە نمونە هەر ئەوەی کە ئێستا ڕخنەی لێ دەگیرێ ڕووماڵی کۆبوونەوەکانی پەرلەمانەوە بە تایبەتی لەو کاتەشی کە ئێستا لە دوای هاتنی سەرۆکی حکوومەتەوە بۆ پەرلەمان ڕاستەوخۆی پەخشی کۆبوونەوەکان بە 7 خولەک بە 5 خولەک دوا دەخرێەوە دەبینین کاتێ سەرۆکی حکوومەت دێ ینی بە شێوازێکی زۆر سیر و سەمەرە لە پەرلەمان ڕۆژنامەنووسان لە گۆشەیەک و دانێن کەس بۆی نیێبێتە ئەمدی و بە جۆر لە جۆرەکان پەرلەمانیش ئێستا وەکو ڕابردوو نییە بەرامبەر بە ڕۆژنامەنووسەکانی بەداخەوە کە تۆ باس دەواکەین کە فەزای کاری مەدەنی بەردەست بۆ تۆ هەموو لە هەموو جێگەکاندا وای لێ هاتووە تۆ نەک لە بینای پەرلەمان کە نەک ڕێگری دەکرێت یاخود شێوازی پەخشەکە گۆڕانکاری بەسەرداتە تۆ لە ناو حرەمی پەرلەمانە ڕۆژنامەنووس لێ دەدرێت و تۆ دەبینی چۆن لەلایەن پاسەوانێکەوانێ لە ناو حرەمی پەرلەمانە چۆن ئیهانە بە ڕۆژنامەنووسێک لە چەند ڕۆژی ڕابردوودا بەجنی و قسەی ناشین کە ئەمانە هەرچەندە سەرۆکی پەرلەمان خۆی بە شەخسی احتیساریێتەوە بەڵامانە نابێت وا بە ئاسانی تێبڕن دەبێت لێپرسینەوە هەبێت لەو کەسانە بۆچی تۆ چۆن بە چ مافێک بەو شێوازە ناو حرەمی پەرلەمانی کوردستانە سوکاتی بە ڕۆژنامەنووسان دەکەی بەداخەوە دۆخێکی وایە خۆڵقاندووە کە
هەموو کەس لای ئاسان ێستا لە ڕۆژنامە نووسان بدات ئێمە لە ساڵانی ڕابردوودا ئەوەی کە دەمانبینی تەنها هێزە ئەمنیەکان بوو یان کەسانی باڵادەست بوون پێشلکاریان بەرامبەر بە ڕۆژنامە نووسان دەکەن بەڵام ێستا دۆخێکی وا دروست بووە بە تایبەتی لە کاتی خۆپیشاندانەکان هاوڵاتیانی ئازایش ڕێگری لە ڕۆژنامە نووسان دەکەن هێرش دەکەنە سەر ڕۆژنامە نووسان ئەمە بۆ ئەمە لەبەر ئەوەی کە هەموو کەسێک پێشتر لە ڕۆژنامە نووسانی داوە پێشلکاری بەرامبەر کردوون و کەسێکی لەسەر دەستگیر نەکراوە بۆ ئێمە وای کردووە کەس سڵ نکاتەوە لەوەی کە ڕۆژنامە نووسێکی بینی چی بێ بەرامبەری بکە. کاک دیاری ئەمانە ئەو پێشێلکاریانن کە ئەوە تۆمارتان کردوون 385 کە بۆ نمونە منێکی ڕۆژنامە نووس پێشێلکارین بەرامبەر کراوە یاخود لە میدیاکانەوە دەرکەوتووە تۆمارتان کردووە. ئایا ئەمە تا چەندە پێشێلکاریە کاتێک سەرۆکی حکوومەت دێ مقابلەیەکی تەلەڤیزیۆنی ڕێک دەخا تەنها بۆ چەند میدیایەکی دیاریکرا و بەدڵی خۆی ئەوانی تریش دەخاتە دەرەوەی بازنەی دیدارەکەی خۆی ئەمە پێشێلکاری نیەوە ئایا ئەم جۆرە پێشێلکاریانە دەبێت چۆن تۆمار بکرێن؟ خۆی بە هەر بە یاسا ڕێکخراوە کە تۆ هەموو هاوڵاتیەک و ڕۆژنامە نووسان ماپی خۆیان زانیاریان دەستکەوێ و بە تایبەتی لەو کەسات یاخود لەو مؤسساتانی کە مڵکی دەوڵەتن و یاخود کەرتی تەنانەت لە هەندێک مؤسساتی کەرتی تایبەتیشدا ملزەم کراون ئەو مؤسساتانە کە زانیاری بدەن بە ڕۆژنامە نووسان و هاوڵاتیان بەڵام تۆ کاتێک لە بابەتێکی ئاوادا دەبینین کەسێکی سیاسی یاخود کەسێکی حکومی دیدارێکی ڕۆژنامەوانی ڕێک دەخات کۆمەڵێک میدیای نزیک خۆی بانگێژ دەکات و هەندێکی بانگێژ ناکات ئەمە پێم وایە پێش ئەوەی کە پێچەوانی یاساکە بێ بەم پێچەوانی ئەو دروشمانەیە کە خۆشیان هەڵیان کردووە کە ئیدعای بۆ دەکەن ئیدعای کرانەوە دەکەن ئیدعایەوە دەکەن بە تایبەتی دروشمی چاکسازی کە ئێستا کابینی نۆیەم دروشمی چاکسازی هەڵکردووە پێم وایە چاکسازی تەنها بە دروشم نابێ و ئەگەر ڕازگۆ بن لەوەی کە بیانەوە چاکسازی بکەن پێویستە میدیا بکەن بە هاوپەیمانی خۆیان چونکە چاکسازی بەبێ ئیعلام ڕەنگە ئەم جەنگە سەرکەوتوو نەبێت کە تۆ بتوانانی بچیتە جەنگێکەوانە بۆ دژی گەندەڵی و ئیعلامە لەگەڵا نەبێت تۆ کۆمەڵێک ئیعلام زویر بکەیت تەنها لەبەر ئەوەی کە بۆچوونیان جیاوازە ڕایان جیاوازە بۆیە من پێم وایە ئەمە نەک پێچەوانی یاساکەی بەڵکو پێچوانی ئەو دروشمانەی کە خۆشیان هەڵیان کردووە. ببینە سەرەوە هەموو ئەم پێشێلکاریانە لە پێناو چیایە کە دەسەڵات یا بەرپرسان ئەنجامی دەدەن و جیاوازیەکەش لە پێناو چیایە بۆچی جیاوازی دەکرێت؟ کاک جەلال خۆی پێشێلکاریەکان سا تۆ هاوکێشەیەک ئەگەر سێرکەیت هەرێمی کوردستان کۆمەڵێک قەیرانی زۆیتە لە ڕووی ئابووری و لە ڕووی سیاسیوانە خزمەت گوزارەکانەوە خۆی نین موچە نییە هەروەها بێتەوە بازە گەندەڵێکی زۆر دەکەێت لە بەرامبەردا ئیعلام هەیە ئیعلامیش ئەوێت ڕووماڵی ئەم بابەتانەکەوە کاتێک کە تۆ دی تەختی ئەم بابەتانەکەی بێگومان دەسەڵاتێکەیە کە ڕێگری لێ دەکات بەربەست بۆ دانە نالێت تۆ ڕووماڵی ئەم پرسانەکەی بە تایبەتیش ئەم جۆرە حکوومەتانی کەوەکو هاوشەوەی هەرێمی کوردستان کە هێشتا دیموکراسیایدا بە شێوەیەکی حەقیقی بەرجەستە نەبووە بۆیە بەردەوام لە ڕێگەی ئەم جۆرە حکوومەتانە ئەم جۆرە سیستەمانە هەوڵ دەدەن ئاستەنگ و بربەست بۆ کای ڕۆژنامە نووسی دانێن و بە تایبەتی ئەم کابینە تازەیەش کە تا ڕادێک بە شێوازێکی حکوومەتێکی پۆلیسیە کە مامەڵە لەگەڵ هاوڵاتیان و خۆپیشاندەران و ڕۆژنامە نووسان دەکات بینیمانە چۆن ڕۆژنامە نووس دەستگیر دەکرێت خەڵک پێشیش باسم کرد لەسەر نووسینی کۆمنتێک ئەشکەنجە دراوە کراوەتە زیندانی تاکە کەسیەوانێ هەموو ئەمانەوە لێ دەکات کە تۆ نەتوانیت کارەکە وکەوی لە شتێکی کەشمان بیر نەچێت ماوەی 2 ساڵێک زیاترە بە ئامانجی ترساندنی ڕۆژنامە نووسان یاخود وەک تۆڵەکردنەوەیەک لە ڕۆژنامە نووسان بینیمانە لە ڕێگەی بەکارهێنانی یاسای سزادانی عراقیەوە ڕۆژنامە نووسان پەرکێشی دادگا دەکەن و تۆڵی خۆیانی لێ دەکەنەوانێ کاتێک تۆری لە دادگاکاندا ئەگەر لە ساڵانی ڕابردوو ژمارەکە کەمتر بوو بەڵام ئێستا ژمارەکە ساڵ بە ساڵ زیاتر دەکات کە تۆ ڕۆژنامە نووسە بۆ بانگێشی داداکراوە داوای بڕێک ملیارێک دینار قەرەبووی ماتی لێ دەکەیتەوە لە کاتێکا ڕۆژنامە نووسەکە ڕەنگە موچەکەی 500 دینار بێ کە سوور دەزانێت خۆی کە ئەم ڕۆژنامە توانای دانەوەی ئەو بڕەپارەی نییە ئەمە تەنها بۆ ترساندنێتی و گەیاندنی نامێکیشەوە بۆ هاوڕەکانی کە ئەگەر بێت و کارێکەکەن من ڕەنگە بە شێوەیەکی وا تۆڵەتان لێ بکەمەوە کە نەتوانن دواتر ئەو ڕاستەقینەی بەڵێ لەبەرەوە دۆخەکە لە ئاستێکی زۆر خراپدایە و پێمان وایە ئەمەی کە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان دەیکات ناوبانگی هەرێمی کوردستانی بە تەواوەتی خراپ کردووە هەروەمان بیر نەچانی ئەم ساڵ تەنها لە ساڵی 2020 زیاد لە 10 راپۆرتی نێودەوڵەتی لەسەر هەرێمی کوردستان بڵاو کراوەتەوە کە داوا دەکەن لە حکوومەتی هەرێمی کوردستان کە ڕێز لە کاری ڕۆژنامە نووسی بگرێ زەبر و زەنگ بەرامبەر بە ڕۆژنامە نووسان بەکاردێنێت تازەترینیان ئەو راپۆرتی هیومان ڕایتس وۆچ بۆ کە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکات کە بە یاسای کاری ڕۆژنامە نووسی مامەڵە لەگەڵ ڕۆژنامە نووساندا بکات و ڕۆژنامە نووسان نابێت زیندانی بکرێت ئێستا ئەم دیداری کە من و تۆ دەکەین ڕۆژنامە نووسی هاوڕێمانێ لە زیندانان
بۆ چەندین مانگە لە زینداندا شیروانی بە نمونە گوردار زیباری ئەمانە هەمویان ڕۆژ لەسەر کاری ڕۆژنامەنووسی و ئازادی ڕادەبڕێن و بیرروڕای جیاواز لە زینداندان. کاتێک زیاری کاریگەری ئەم راپۆرتی سنتەری میترۆ لەسەر دروستکردنی ڕای نێودەوڵەتی وە فشار بۆ حکوومەتی هەرێمی کوردستان چییە؟ بەڵێ ئێمە بەردەوام ببین لەسەر ئەو وەرگرتنی و پێشکردنە چاودێریکردنی دۆخەکە و راپۆرتەکانی خۆمان دەنێرین بۆ تەواوی شەریکەکانمان لە ڕێکخراو نێودەوڵەتیەکان چ لە کۆمیتەی بەرگریەکانی ڕۆژنامەنووسانی ئەمریکی ناوەندی خلیج بۆ مافەکانی مرۆڤ ڕێکخراوی پاڵپشتی میدیای نێودەوڵەتی پامێرانی بێسنوور ئەمنستی هیومان ڕایتس وۆچ هەموو ئەمانەی لە ئاگادار دەکەین لەگەڵەوە ئێمە هەموو ئەو وڵاتانەی کە نوێنەرایەتی و نوێنەرایەتیان هەیە قوسڵخانیان هەیە لە هەرێمی کوردستان ئەمانیان لێ ئاگادار ئەم پێشکارانە بۆ دەبین پێیان دەڵێن کە ئەم پێشکاران لە هەرێمی کوردستان کراوە و خۆشبەختانە توانیویشمانە تا ڕادەیەکی زۆر ئەمە کە باس لە دە راپۆرتی نێودەوڵەتی دەکەین لە ساڵی 2020 بەشێکی زۆریان سنتەری میترۆ بۆ بۆ بەوەی کە هۆکارێک بووی کە ئەم راپۆرتانە دەچێت ئەمە بەڕێز دیندار زێباری لە دوانێکی فەرمی ڕایگەیان کە ئێمە چاواشەکارین و بە زانیاری چاواشەکاری دەدەینە کاتێکگەری با شتێ هاوکێشەیەک دێت تا ئاراوە دەمێ یەکلایکەینەوە بۆ من ئێوە راپۆرتان هەیە کاریگەری هەیە بەسەر راپۆرتی نێودەوڵەتیەکانەوە دیندار زێباریشمانەیە وەڵامی ئیشەوەیە کە وەڵامی ئەم راپۆرتانە بداتەوە و لەو لاشەوە لۆبیەکانی حکوومەتی هەرێم و بەرپرسانی باڵای هەرێمی کوردستان لە وڵاتانی کە کاریگەریان هەیە لە ڕووی فشارەوە بۆیان و لە قونسوڵخانەکانە کە ئەو تێکەڵەیە کە هەیەە کاریگەری کامیان زۆر لۆبیەکەی ئەوان و وەڵامەکانی دیندار زێباری یاخود راپۆرتەکانی ئێوەوە کامیان دەبنە فشار بۆ نمونە ئێستا ڕەنگە ئەویش راپۆرتی خۆی هەبێت لەوەی کاتێکە پەلاماری پەیامدراوە بیگەڕێنێتەوە بۆ باگراوەندی سیاسی بۆ جیاواز ڕەنگە بۆ ئەوەی کە خۆی راپۆرتێک بەدڵی خۆی بەرز دەکاتەوە بۆ ئەم شوێنانە کەواتە کامیان کاریگەری باشی هەیە و ڕای ڕاستەقینەی هەرێم بە دەرەوە پیشان دەدات. ئەگەر واقعی بن ئەو وڵاتانش مەساڵحیان هەیە لە هەرێمی کوردستاندا و بەرژەوەندی خۆیان هەیە و بە تایبەتی لە ماوەی ڕابردوودا کە هاوهێمانیەکە بۆ ڕوبڕکردنەوەی داعش بەڵام دۆخەکە ئێستا گۆڕاوە پێم وابێ کە ئێستا هەم ڕێکخراوەکان هەم حکوومەتان زەختێکی زیاتر لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەن بە ئاراستی ئەوەی کە چاکسازیکە لەم بابەتەدا بە ئاراستی ئەوەی کە پێشەکاریەکان کەم کاتەوە زەبروزەنگ بەرامبەر بە ڕۆژنامەنووسان و ئازادیکای ڕۆژنامەنووسی نەکات و پێم وایە وەزیری خارجی ئەمریکا کاتێکە لە تویتێکە باز لە پەیوەندێکی تەلەفۆنی خۆی دەکات لە دوای ئەوە بینیمان چۆن سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران یەکسەر وەڵامی دایەوە و پێشوازی لەو بابەتەکە کرد و باسەوە دەکات کە هەموو کارێک دەکەن بۆ ئازادی ڕاتوی من پێم وایە ڕەنگە لە ساڵانی ڕابردوودا ئەم جۆرە فشارانە کاریگەریکی زۆری نەوێ بەڵام پێم وایە لە ئێستا بە دواوانێ ڕەنگە کاریگەریکی زیاتری هەبێ بوو پێی کە دۆخەکە ئێستا گۆڕاوە و حکوومەتان زەختێکی زیاتر دەکەن و داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەن و کردویانە بە مەش بەسەریەوە کە دەبێت ڕێز لە ئازادی ڕادەربڕین و ئازادی بیر و ڕابگرێت. ئێوە ڕاستەخۆم پێشەکاریانە دەدەنەوە بە ناوەندە جیاوازەکانی هەرێم؟ بە تاکید ئێمە هەموو مؤسسەیەکی حکومی ئەم راپۆرتی حکومی کە تایبەت بە حکوومەتی هەرێمی کوردستان دەکات راپۆرتەکە دەکاتە دەستیان و دەکەین نوێنەری وڵاتان و ڕێکخراوەکانی ناوخۆ و ڕێکخراوەکانی دەریشەوە. چەند ساڵێک ئێمە خەریکە بێهیوا دەبین دەڵێن بەس تۆمارکردنە ئیدی هیچی لێ سەوز نابێت. خۆی کاک جەلال هەموو ئالێت یعنی ئەوەی کە دانراوە بۆ ستانداردێکە بۆ کارکردنی ڕێکخراوێکی مەدەنی کۆمەڵگەی مەدەنی ئێمە هەموو ئالێتانەمان جێبەجێ کردووە. ئێمە هێزبانێک کاتێک ڕۆژنامەنووسێکی بچین دەریبێنین ئێمە کۆمەڵێک ڕێکاری مەدەنی هەیە کە لە دنیا لەسەر ئازی دنیا داباوە یعنی ئەوەی کە ئێمە دەیکەین هیومان ڕایتس وۆچ و ئەمنستی و CPJ و پامێرانی بەسوور هەمان شتا ئیکەین بەڵام ڕەنگە جیاوازەکە لەوە بێت ئەوان لەگەڵ حکوومەتی سویسرا و هۆڵندا تەعاملکردن ئێمە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان تەعاملکەین جیاوازەکە ڕەنگە تەنها لەوە بێ ئەگینا بگرە من پێم وایە نەک سنتەری میترۆ بگرە زۆر ڕێکخراوی کەشکە لە هەرێمی کوردستان دڵسۆزانە کار دەکەن ئەی درێغی نەکراوە ڕەنگە بڕوا بکەن لە هەندێک بۆنەدا ڕەنگە ئێمە کاری زیاتریشمان کردو لەو ڕێکخراوەکانی دەرەوە ئەگەر بە شێوازی کارکردنەکە بێ بەڵام ئەوەیە کە لەوێ ڕەنگە حکوومەتەکەی خۆمان وەک پێویست ڕێز لە دیموکراسیێت و ڕێز لەو راپۆرتان نەگرێت و ڕێز لە مادەبوونی خەڵک نەگرێت کە کار دەکرێت و بەلایەوە مهتەم نەبێ بۆی کە سومعەی خۆی بڕوا تەنها لە پێناوی کە بەرژەوەندەکانی خۆی نەکرێت. زۆر دوای پرسیارم پەیوەندی سنتەری میترۆ لەگەڵ ڕۆژنامەنووسان بەبێت جیاوازی چۆنە؟
ئێمە ڕۆژنامە نووسان و ئەوەی لە راپۆرتەکانیشمان هاتووە و ئەوەی لە دیدارەکانیشمان داهاتووە و ئەو بۆنانەی کە ڕێکمان کردووە چ لە کردنەوەی خول بێت چ لە سیمینار بێت چ لە بەشداریکردنی ڕۆژنامە نووسان بێ بۆ دەرەوە ئێمە جیاوازیمان نەکردووە کە لەوەی کە ڕۆژنامە نووسان سەر بە ئۆپۆزیسیۆنن سەر بە دەسەڵاتن سەر لە میدیای ئەهلین سەر بە شوێکی فڕینلانس ئیشەکەن چکە ئێمە پێمان وایە ئازادی کاری ڕۆژنامەنووسی یاخود یاسای کاری ڕۆژنامەنووسی دیاری نەکراوە بۆ چ فیئەیەکی ڕۆژنامە نووسان بەڵکو تەواوی بۆ تەواوی ڕۆژنامە نووسانە و ئێمە پێم وایە پەیوەندیێکی باشیشمانە بۆ و لە هەوڵی ئەوەشدا دەبین کە بەردەوام خزمەتی زیاتر بە ڕۆژنامە نووسان بکەین و ئێمە پێمان خۆشە کە ئەم پێشلکاریانە کەم بێتوانێت یعنی ئەو توانامرۆیی کە لە پێشلکاری و لە هاوکاری یاسایی بۆ ڕۆژنامە نووسان دابین دەکەی پێمان خۆشە ئەو بڕە ئیمکانێتە زیاتر سەرفیکەین لەوەی کە کردنەوەی خول بێ بۆ ڕۆژنامە نووسان یاخود کۆمەڵێک پێداویستی کە بێ بۆ ڕۆژنامە نووسان کە لە توانای ڕۆژنامە نووسان باشتر بکات. زۆر سپاس کاک دیاری. سپاس بۆ خۆتان و بۆ سەنتەرەکەتان بۆ هیوایی کە بەردەوام من لە پشتیوانی و پشتگیری لە مافی ڕۆژنامە نووسان. سپاس بۆ ئێوەش. سپاس دەکەم مەمنونم. مەڵایزدان تەوریەکەمان پێشکەش کرد ناوبڕێکی کورت وەردەگرین و پاش ناوبڕەکە پێتان دەگەمەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. برنجی سروشتی شیمال لەسەر خواست و داوای زۆری هاوڵاتیانی خۆشەویست دوای گەڕان و هەوڵێکی زۆر لە باشترین کێڵگەکانی وڵاتی ئێران ئەم جارە برنجی سروشتی شیمال باشترین و خۆشترین برنجی دەنەکخڕی شەژمانگەی دەرەجەیەکی ئێرانی بۆ ئێوە هێناوتە کوردستان. ئەم برنجە دەنەکخڕا باشترین و بەتانترین برنجی گردەی کێڵگەکانی ئێرانە. ئێمە کێڵگە بە کێڵگە گەڕاوین بۆ ئەوی باشترین برنجی سروشتی و بەتام و خۆش بۆ ئێوە بدۆزینەوە. بە چاڵتوکی لە جوتیارەکانمان کڕی و خۆمان کڕەمان کردووە تاوەکو دڵنیا بینەوە لە پاکی و پوختی برنجەکەمان. ئەم برنجە پڕ ڤیتامین و کانزای سروشتیە بەبێ مادەی کیمیایی و پارێزەرە. لەگەڵ ئەم برنجە هیچ خەمی بەرزبوونەوەی شەکرە و کۆڵسترۆڵت نەبێت چونکە برنجێکی ئۆرگانیکە و پڕە لە مادە و کانزای سوود بەخش. هەروەها ئەگەر تەنیا برنجی سروشتی شیمال بخۆی هیچ خەمت نەبێ قەڵەوت ناکە. تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە بۆیە برنجێک خۆن لە سەرچاوەکەی دڵنیا بن. بە باشترین کواڵەتی دەستمان پێکرد و وەک هەمیشە باشترین بەرهەم پێشکەش دەکەین. کارگەی هەڵاڵە بە ئەزمموی 12 ساڵی ڕابردوو لە دروستکردنی بوتڵی غازی ماڵان کە ئێستا لە تەواوی کوردستاندا بوونی هەیە بەردەوامە لە خزمەتکردن و ئێستا هاوشێوەی کارەکەمان تەنکی غازی LPG بە هەموو قەبارەکانیەوە بە باشترین کواڵەتی و ستانداردی ئەوروپی لە ژێر چاودێری کواڵەتی کۆنتترۆلی حکوومەتی هەرێم و کۆمپانیایەکی تایبەت بە چێککردنەوەی تانچەکان لە ڕووی کواڵەتی و دانانی ئەکسسواراتی ئیتاڵی بەردەوامە لە بەرهەمهێنان. ئێستا هاوڵاتیان و هاوردەکاران دەتوانن بێ دوودڵی تەنکی غازی هەڵاڵا بەکار بهێنن کە گرنتی 100% لەگەڵە بۆ ماوەی 10 ساڵ. وەک هەمیشە لە هەرزانی نرخ و باشی کواڵەتیدا بێڕکابەرین. کۆمپانیای هەڵاڵا باشترین جۆر سەلامەتی هەمیشەیی. ئەم کوڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە. ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە. هەر جوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی. نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە. گوشاری نینی تامێکی لە یاد نەکراو. ڕووناکی کامێرا ئاکشن. زام چێکەی شێف مەحموود. هەرە بەختەوەرێم چەند دڵخۆشم کە شێفم شێف مەحموود شێفێکی بەناوبانگێم بە بێرنجی مەحموود بە بێرنجی مەحموود هەر لە سفرە و خوانی ماوان هەتاکو سەر سفرەی سەیران برنجی مەحموودی لەگەڵە هەر خۆز یەکەمی مەحموودیان هەرە برنجی مەحموود شان لە شانێ نادرێ لە تام و بۆن و بەرامە چون خۆم و ئێوەش
زانم برنجی محمود یکما هر برنجی محمود برنجی محمود یکما هر برنجی محمود تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بەڵازدان و خۆشەویستان دەچینە لە بڕگەی پەیامنێران لای چیانووری لە دووسخورماتووە وابزانین لە دوای ڕووداوەکانی 2016 و 16 ئۆکتۆبر بە تایبەتی لە ئێستادا بارودۆخی دووسخورماتوو بە چۆن تێدەپەڕێت چووکە لەو کاتەوە تا ئێستا کە کورد لەوێ دەسەڵاتی نەماوە بە تایبەتی لە سەرەتای دەرچوونی کورد لەو ناوچەیەدا بەشێک لە دوکان و خانووەکانی خەڵکی کورد کە سووتێنران و کورد دەتوانم بڵێم لەوێ دەربەدەرکرا ئێستا خەڵکێکی زۆری نێگەڕاوەتەوە ناوچەکە بە جۆر زۆرەکان وەسەی ئەوێ ئارامە و بە تایبەتی لە چەند ڕۆژی ڕابردوشدا حاڵەتێکی کۆمەڵایەتی ڕوویدا بوو کوشتن بابزانین گرنگترین زانیاریەکان لە دووسخورماتوو چین کە دیارە پەیامنێرمان چیانووری لەوێ لە دووزە ئەمڕۆ زانیاریەکانی دووسخورماتوومان بۆ دەگوازێتەوە دواتر لە پاش چیە تەوری دووەمی بەرنامەکەمان پێشانگای پەلەوەری جوان لە هەولێر کراوەتەوە کە ساڵانە ئەم پێشنگایە دەکرێتەوە لەوێ لەناو پێشانگاکەدا میوانێکی تایبەتمان دەبێت لەسەر خودی پێشنگاکە کە هاوکارمان ئەمیرانەمیر لەوێ تەوەری دووەمی بەرنامەکەمان پێشکەش دەکات دیارە لەوێش پێشنگاکە بە چەندین تەیروتیوری جیاواز نمایش دەکرێەوە ڕازێنراوەتەوە چکە بیرمە ساڵی پاریش بە هەمان شێوازەم پێشنگایە کرایەوە جۆرەها باڵندە لەوێ نمایش کران و باڵندەی کوردی و باڵندە بیانیەکان و خەڵکانێکی لەیەکە شارەزایەکی زۆریان لە باڵندەکان هەیە و لەوێ ئەم باڵندانە کە لەوێ نمایش دەکەن دیارە بۆ خۆی سروشتێکی جوانی باڵندەکانمان پیشان دەدا بۆ هیوایی کە دواتر لە تەوەری دوم چوینەوێ ئەمیران تەوەرێکی جوان لەگەڵ میوانەکانی پێشکەشمان بکات دیارە وەک ئاماژەم پێکرد لە بڕگەی لەگەڵ پەیامنێران لە دووسخورماتووە چیامان لەگەڵە بابزای نەگەر چیا ئامادە بێت دەچمە دووسخورماتوو لای چیا کە وەک ئاماژەم پێکرد لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەرەوە کورد لە ناوچەی دووسخورماتوو دەسەڵاتی کەوتوی نەماوە پێشمەرگرد لە ناوچەکانە نەماوە ئێستا لەوێ حکوومەتی عراقی بە تەواوەتی دەسەڵاتەکانی لەدەستدایە و لە دەرەوەی ناوچەکانی دووسخورماتوو دیارە دەبینین ناوە هەندێک لە چاکدارانی داعش لەوێ چالاکی ئەنجام دەدەن هەرچەندە زیاتر هێزە عراقیەکان ڕوبەڕوویان دەبنەوە بەڵام گرنگە زانیاری زیاتر لە پەیامنێرمان چیاوەریگرین و جیاواز لەوەش هەندێک زانیاری دیکە لە شار و شارچەکانی هەرێمی کوردستانتان بۆ دەگوازینەوە کە گرنگترینیان لە سلێمانی ئەمڕۆ وەفدێکی پارتی دیموکراتی کوردستان سەردانی کۆمەڵی ئیسلامی کوردستان دەکاوە لە هەمان کاتە لە پاش کۆمەڵی ئیسلامی سەردانی حزبی سۆشیالیست دیموکراتی کوردستان دەکەن دەچمە دووسخورماتوو لای پەیامنێرمان چیا ئامادەیە چیا سڵاوی خوا لەبێت زانیاریەکانی دووسخورماتوو چین دیارە سەوتی چیا بە تەواوەتی ناگاتە لای من کەەوە کاماژەم پێکرد گرنگە کە بزانی لە پاش ئەو 3-4 ساڵی کە تێپەڕیوە بزانین لە دووسخورماتوو چی دەگوزارێت دەگەڕێمەوە دواتر پاش و چارەسەرکردنی و گرفتە لای چیا بەڵام ئەو کاماژەم پێکرد ئەمڕۆ وەفدێکی باڵای پارتی دیموکراتی کوردستان لە سلێمانی سەردانی مەکتەبی سیاسی کۆمەڵی ئیسلامی کوردستان دەکەن کە پاشکەمێکی دیکە وەفدەکە دەکەنە بارگای مەکتەبی سیاسی کۆمەڵی ئیسلامی کوردستان و پاش کۆمەڵی ئیسلامی دیارە سەردانی حزبی سۆسیالیست دیموکرات دەکەن لێرەوە هەوڵدەدین ڕاستەوخۆ سەردانەکانیشتان بۆ بگوازینەوە ناوبڕێک وەردەگرن بە زانیاریە کە پێشکەشتان دەکەین بابزانین لە ئێستادا کە وەرزی سەرماوسۆڵێ لە هەموو شوێنێک شێلم هەیە بابزانین سوودەکانی شێلم چییە و دەگەڕێنەوە لاتن سوودەکانی شێلم لە سەدەکانی ناوەڕاستدا شێلم سەوزەواتێکی بەناوبانگ بوو
بە تایبەت لەلایەن کەسە هەژارەکانەوە دەخورا. لە ئێستادا شێلم بە یەکێک لە خۆشترین خواردنەکان دادەنرێت بە تایبەت لە وەرزی زستاندا. شێلم بەوە ناسراوە کە ڕێژێکی زۆر مادەی خۆراکی تێدایە و کەمی کالۆری تێدایە و ئەمەش دەبێتە خواردنێکی باش لە پلان بۆ خواردنی تەندروستدا. لە یەک شێلمی مامناوەندا تەنها 34 کالۆری تێدایە و 4 گرام ڕیشاڵ و کاتێک لێ دەنرێت 1 گرام پرۆتین. نزیکەی زیاتر لە نیوەی پێویستیەکانت بە ڤیتامین سی پڕ دەکاتەوە. زۆری مادەی ڕیشاڵی لە شێلمدا دەتوانێت هەڵئاوسانی کۆڵۆن و نەخۆشیەکانی کەم بکاتەوە. سیستمی خواردنێک کە پڕێتی لە سەوزەوات و ڕێژەی بەرزی ڕیشاڵی دەتوانێت قەبزی نەهێڵێت و هاوسەنگی جەستە ڕابگرێت. توێژینەوەکان دەری دەخات ئەوانەی کە بڕێکی باش لە سەوزەوات دەخۆن ئەوە لە مەترسی گەشەکردنی شێرپەنجە بە دوور دەبن. تەنانەت گەڵای شێلم دەتوانێت سوودێکی زۆر بەجەستە بگەێنێت. 1 کوپ لە لێنانی گەڵای شێلم 229 میلیگرام کالیسیۆمی تێدایە. بە پێی پسپۆڕان بەرزی کالیسیۆم لە ناو ئەم گەڵایەدا دەتوانێت ئێسکەکان بەهێز بکات. بەڵازیزان دەچمە هەولێر تەوەری دووەمی بەرنامەکەمان لای هاوکارمان ئەمران ئەمیر. ئەمران سڵاوی خوا لێبێت. ئەو تەوەری کە بڕیارە پێشکەشمان بکەی لەسەر پێشەنگای باڵندەی جوان لە هەولێر با بزانین چیە گەر بکرێ پێمان بڵێ و دواتر بڕۆیتە لای میوانەکەت. وەڵێ کاک جەڵال تۆ لە تەواوی بینەران و بیسەرانی کاناڵی ئاسمانی پێیان خۆشحاڵم جارێکی تر لە شاری هەولێر بێ عەزیز و خۆشەوی شاد بوومەوە لەناو دەنگ و دەنگی کە لە شێرم بانگدانی کە لە شێرم دیارە ئەمڕۆ لە شاری هەولێر پێشەنگای پەلەوەری جوانیە. دیارە لە ساڵین ڕابردوو باڵندەی جوانی کرابەوە بەڵام ئەوەم جارە پەلەوەری جوانی و کەڵەشێر و مریشکی زۆر جوان و نایەبی تێدایە. مریشکی گەورەی تێدایە کەڵەشێری هەر زۆر گەورەشی تێدایە. دیارەم پێشەنگایت بۆ دووەمین جارە لە شاری هەولێر دەکرێتەوە و پێشەنگەکە بەمانای وشە پێشەنگایەکی تایبەتی خۆماڵیە کە زیاتر گرنگی دراوە با پەلەوەرە خۆماڵیەکان و هەمویان بەرهەمی ئەو کەسانن کە پەلەوەر بەخێو دەکەن. بۆیە من میوانداری کاک جەلالم کردو. کاک جەلال خۆشحاڵم کە لەم تەوەرەیە لەگەڵمانی ئەگەر پێم بڵێ ئەوە پێشەنگای چەندەمتانە و ئامانجتان لەم پێشەنگایە چێکردنەوەی. بەناوی خۆی گەورە میرەبان زۆر سپاسیەوەی بەڕێز دەکەن کە ئەو دەرفەتەتاندا توانین باز لەم پێشانگای جوانە بکەین. بەنسبەت ئەو پێشانگایە ئێمە چەند پێشانگایەکمان کرد بەڵام وەکو ئەو پێشانگایە نەبووە. ئەم پێشانگایە ستانداردە وەکو وڵاتانی ئەوروپا کە ساڵانە نمایش دەکەن. ئێمەش ئەم ساڵ توانیمان پێشانگایەکی زۆر جوان و ڕێک پێک ستاندارد ئامادە بکەین بۆ بەخێوکەرە بەڕێزانە. ئێستا چەند پەلەوەر تقریبان لە قاعە ئامادەیە؟ سەدان بەلەوەر دەبێت لە 100 بەرەو سەرەیە. پەلەوەرەکان چی؟ شامی تایە، بڕەحمای تایە، کۆشنی تایە، کۆشن قەزەمی تایە، لاکفندەری تایە، مراوی تایە، هەلەشیشی تایە. کاک جەلال لەمانە بۆ خواردنی ژەوەیان بەس بۆ جوانیە. ئەوانە بەس بۆ جوانی خۆرمان زۆرە. پەلەوەری کوردستانیش کارن مریشی ڕەسەنەی کوردی پێ دەڵێن سەر بە کڵاو ئەویشی تایە. پەلەوەرێکی خۆمانەیە کە ئینتاجی کوردستانە لە کوردستان بوونی بۆ. واتە نزیک 10 جۆرێکمان هەیە. بەڵێ 10 جۆر زیاترە. 10 جۆر زیات. ئەم پەلەوەرانە هەمووی خۆماڵی و لاکەوانی دەرەوە هاتوون لێرە نمایش کراون. نانە هەمووی ئینتاجی کوردستانە هەمووی بەخێوکەری خۆمان بەخێویان کردیا هەموو ئاڵقەی کوردستانی لە پێیان. ئەڵقەی کوردستان. واتە لێرە بەرهەمێندا. خۆی ئەسڵیان شوێن دەریێنەوە یەکێکیان ناوتێنەکە ئەمە کوردی بوو. زۆربەی ئەسلەکانیان مثالە دیار نیە بەڵام بۆ نمونە بڕەحمە لە هندستان بووە کات خۆی کە بەریتانیا هندستانی داگیر کرد شاژنی بەریتانیا بردی بۆ هندستان لەوێ پەریان پێدا و زیاتر کەتە ئەوروپا. ئێمەش ئێستا ناوتمانە کوردستان. ئێستا بەگشتی چەند جۆرە پەلەوەری جوانی هەیە لێرە کە نمایش کرا بێستا لێرانە جۆرەکانیان چی و چی؟ بڕەحمە باسمان کرد شامیە بەستم جۆرەکانی بەستم ئێستاکە بۆ نمونە کەڵەشێر بڵیشێک ئەقاس ئاوا بۆ ئێمە بمێرە کەلەشێری تایە
مریشکی تایە مریشکی تایە ئمراویەکانیش هەممەیە و نێرە و ئەوانەی تایە جۆریان فەرقیە بەڵ ئەدی شام و هەڵەشی شۆباوەکان هەرشەکانیش هەموو هەروەکو ئەوان نێر و مێتایە شامیەکان مریشک و کەڵەباوە برامایەکانیش هەروەکو ئەوان مریشک و کەڵەباوە پەلەوەری جوانی ئێستاکە زۆر کەسانی پەلەوە ڕاگرن بۆ جوانی جاران ئێمە هەرەمانزانی بۆ هێلکە ڕایانەگرت ئێستا زۆر نوانەکە بە جوانی ڕاگرن لە هەرێمی کوردستان بە تەکیید ئێستا زۆر بە لەبەرەوەی چەک ئیش و کار کەم بووە ئێستا خەڵکەکە زیاتر ڕووی لەوەی کرا پەرە بە پەلەوەری بدەن ڕاستی پەلەوەریش ئێستا بۆ نمونە وڵاتی کوێت سعودیا بەنگلادیش ئەوانە لێرە هێلکە و شتی زۆر دەبن بۆیە بەخێوکەرەی زۆرمان هەیە پەرە بۆ جاران گلەیانە کرد فەلاحەکانیان بەگشتی خەڵک گلەیەکرێت خەڵک دوور کەوتۆتەوە لەو بابەتی پەلەوەر و بابەتی جوتیاری یعنی لە ماوەی پەیرانی داڕێژنی کوردستان کرد خەڵک ڕووی لەم بابەتانە کردوتەوە یان ئەو هەموو ناخۆشی کە ڕووی یاریی کوردستان کرد خەڵک ڕووی لە پەلەوەرانە کردوتەوە هەزەکەن ساڵ بە ساڵ بەخێوکەرانی کەمترە بێ یان زیاترە خۆی ئێستا خۆشبەختانە زۆر باش بووە ئێستا خەڵکەکی گەنجێکی زۆر بەخێوکەری پەلەوەریە ئەمەوێ سوودی مادی زۆر باشە ئێستا بەتاکێت وەکۆی باسم کرد کە ئێستا تەعینات نییە ئیش و کار نییە ئێستا بەڕاستی کە لە شێرمان مثالە هندیمان هەیە هێلکەی $100 دەکات هێلکەی $100 دەکات یانە زۆربەی گەنجەکانمان ئێستا هاتنە سەرەوە بەڵام ئەگەر حکوومەت هاوکاریمان بکاتن لە لێنەگەڕێ بەرهەمی دەرەوە چی بێتن ئەمە ئیسپادێکی زۆر دەکەین بە تایبەتی بە خێوکەران بەڕاستی چی نەشتانێک کە ناتان هەیە بێتە هەرێمی کوردستان و بەرهەمە دەرەوە ئەوانەی کە ئێستا لێرانەیە ئەگەر ئەوان ڕێگر بن ئەمە دەتوانانی بەرهەمی خۆمان زۆر بە ئاسانی بنێرنە وڵاتانی عەرەبی زۆر ینی شتەکانی مە زۆر جوانە زۆرێک پێکە زۆری شعزیان لێ زۆر ینی بەرهەمەکەمان باوەی دەبێت کە بنێرێتە دەرەوەش بە تەکید بەڵام ئەمە ئەگەر حکوومەت هەر ڕێگریەکی هەمووش نەکاتن دەتانی ساڵانە 2 مانگ بێتن ئەساییە مانگەکان ئەمە بە خۆمان بۆیان دابێت چ وەختێک بێتن لە ڕووی نرخەوە بابەتان پەلەوەرانە نرخیان چۆنە لە چەنەوە تا چەند دەست پێەکە نرخەکان ناتانم یعنی ئێستا تعدیلی بکەم بەڵام تێیدایە $8,000 $10,000 تایە $4,000 $1,000 تایە ساڵەکانی ئەوانەی کە لێرن هەمووی بۆ نمایشن یاخود بۆ فرۆشتنشن ئێرە بەس بۆ نمایشە ئەمڕۆ سیباقە یەکەم و دووەم و سێم هەربژێردا لەسەر چه ئاستێکە لەسەر چ پێوەرێکە بەڵێ وەکو مواسەفاتەکانیان دەندووکی لەگەر یەکیان فەرقێت دەم و چاو و پێپەڕیان و لەسەر ئەم مواسەفاتان ئەمڕۆ ئەوە پێش بەختێکەکە بەدڵنیاییەوە هەمووی حازر کرایە تەواو بووە بەڵام سەعات و هەدایەکان دەدێتە بە خێوکەرەکان زیاتر ئەمانتان چێ لەو پێشانگەکەتانەوەی لەو پێشانگەیەوە چی وەخت هێرێمی کوردستان بووە ئامانزمان ئەوەیە ئێمەش وەکو وڵاتان ساڵانە نمایش بکەین گەشتیار ڕوو لە هەرێمی کوردستان بکە ستا لەبەر ئەو بارەی ئێستا هەیە کۆڕۆنا ئەگەرنا لە وڵاتی تورکیا لە ئەڵمانیا لە خوارەوەی عێراق هەمووی دەهات بەڵام بەهۆی ئەو کۆڕۆنایەوە هەنێ نەیانتوانێ بێن کشوهای هەرێمی کوردستان تا چەند گونجاو بۆ بەخێوکردنی پەلەوەر و باڵندە بەگشتی یعنی بەگشتی بابەتە جاندارەکان تا چەند کشوهای هەرێمی کوردستان گونجاو کەشوهەوایەکی زۆر گونجاو بۆ پەلەوەر هیچ کێشەمان نییە بەڵام لە ڕووی ڤێتەنەریەوە قچەک کێشەکمانەیە ئەبوو دەرمانەکانمان قچەک والێتەکەی نازانم بەڕاستی باش نییە گلەیمان لەوەی هەیە لەوەی کوالێتی دەرمانەکان ئەگەنە دکتۆرەکان بەڕاستی ماشەڵڵا زۆر باشە پەتاتان هەیە ساڵانە بوو لە ئەو باڵندان بکایە خۆی پەتا لە هەموو شوێنەکەی ساڵانە 2 مانگ ئەو پەتایە هەیە لە هەموو دنیا کە لێرە بەڵام دەبی بەخێوکەرەکان خۆیان ئامادە بکەن نابی پەلەوەرەکانیان لە ئەو وەرزە ئێستا بەر بدرێت دەبی کەرەنتین بکرێت ئەگەر کەرەنتین بکرێت هیچ کێشیان بۆ دروست نابێتن باشی کاکزێر زۆرێک ئێستا لە خانوەکانی هەولێر 150 متری و 100 متری قەسی بەخێوکردنی پەلەوەر ئێستا چەند زۆرێکی کچکەمانە هەیە میسالە دەتانی لە 3 مەترێکی بەخێوکەی 3 مەتر بێت شوێنێک 3 مەتر هەتا 2 مەترژی دەتانی زۆریشی لێ بەخێوکەی کۆشنی پێدەرێن زۆر گچکەیەوە ئینتاجیشی زۆرە و سوودی مادیشی زۆر باشە سوودە مادیەکان چێن هەتانە بازرگانی بەم بابەتەوە بەتەنیاییەوە زۆربەی بەخێوکەرمانەیە هیچ ئیش و کاری نییە لەسەرەوە دەژیتن هێلکە فرۆشتن و ئەوەی بەخێو دەکە ئێستا تیایی کە ئەمڕۆ یەکەم بووە لەوانەیە زۆر بەناوبانگ دەبێت
شتەکانی دوو قات پارێ زیاتر دەکات سێ قات پارێ زیاتر دەکاتن. بازاڕێکی گونجاوتان هەیە بۆ سەختکردنەوەی و پەلەوەرانەکان؟ بەڵێ شوێنێکمان کردیتەوە بۆرسەی هەفتانەی پێ دەرێن لە سیمەتریە بەڵام هێشتا ماوێتی تەواو بیتن هەفتانە دەچین بەڵام هێشتا زیاتر مایە پەرێ پێ بدەین مەیدانیشمانەیە بەڕاستی بەسەما مەدان بەڕاستی خۆشەویستە لەکنەوە بەڵام ئەمە ناچین لەبەرەوەی بەڕاستی زۆر بەخێوکەرەیە پەلەورەکانی نەخۆشە دەین تێن دەفرۆشی ئەمە ناتوانین بچینە لەبەرەوەی پەلەورەکان زۆر گیان بەڵێن لەم بۆرسەیە چییە دەکانوێ چی دانێن؟ ئامانجیمە ئەوەیە پەلەوەری خاوین بێتەوەندەر بەخێوکەرەکانی کە دەکڕن سوودێکی لێ ببینن پەلەوەرەکان دڵنیا بن کە نەخۆش نییە دکتۆر لەوێ ئامادەی تەقیم دەکاتن لێ ناگرێت هیچ پەلەوەرەی نەخۆش بێتە ژوورێ. باش حکوومەتی هەرێمی کوردستان مەتاچەی هاوکارتان بۆ ئەم بابەتێکە بنیازم بکرێت؟ خۆی هەتا ئێستا هیچ پەیوەندێکمان بە حکوومەتەوە نەکردێت بەڵام هیوادارێت حکوومەت لە ئایندەی هاوکاریمان بکە بتوانین هۆڵمان بۆ دابین کە هۆڵ زۆر مهمە شوێن زۆر مهمە بەڕاستی هۆڵەتان پێویستیان بۆ بۆرسەکە؟ بەڵێ هەم بۆ بۆرسەکان هەم بۆ نمایشی ساڵانە زۆر گرینگە لە وڵاتان بەڕاستی حکوومەت زۆر هاوکاری ئەوانە دەکە کە نمایشی ساڵانە ئامادە دەکات لەبەر ئێستا هەرێمی کوردستان ئەمڕۆ مێژووەکی تۆمار کرد بۆ نمونە لە هۆڵەندا لەسەر خەتنە لەگەرمان لە ئەڵمانیا لەسەر خەتن لە تورکیا لەسەر خەتن کە دەبینن ئەو ڕۆشتێکی زۆر جوان کرا لە هەرێمی کوردستان بە بڕوای من لە شەرقی ئەوسەد ئەوڕۆن مێژوەکمان تۆمار کردی هەتا ئێستا نەکراوە کوێت بەو دەوڵەمەندیە و بە وەزع باشێ نەیتانی وەکومە ئەو شتەی بکاتن. باشە ئەگەر جەماعەت هاوکار بن کا کەیفیوان بەشێک لەکە لە شێری زۆر گەورەی تێدا بووم کەڵە شێرە گەورانەوە چۆن پەروەردەکراوە هی ئێرێ زەمدانەیەکە هەلێ بوو تیبەنەوە نەدەبوو. بەڵێ سوپاس بۆ خوای بەخێوکەری زۆر بەتوانەمانەیە هەر هەمووی خۆمانەیە هەمووی بەرهەمی کوردستانە هەمووی بەرهەمی کوردستان. بەڵێ ئەمانێت یانی چیانە دەنێت خواردنی یاساییان دەدەنێ؟ خواردنی یاسایی حەلەفی گاڕڤۆ هەیە حەلەفەکی زۆر باشە ئەوی دەدەنێ گەنمیش ئاسایی گەنمی دەدەنێ وەکو خۆمان کاتی خۆی کە داپیرمان پڕپۆریان دەدانێت پڕپۆری ئاردیان پێدەگوت ئەوانیان دێنێ ئیسفادەی زۆر بڵێ خواردنێکی زۆر تایبەت بێ ئەو پەلەوەری جوانی پێویست بۆ خواردنی تایبەتەکە دەبی شوێنی خاوین بی ئەوە لە خواردنەکەی زۆر گرنگترە ئەگەر شوێنەکەی خاوین بی دوور دەبی لە ڤایرۆس ئەگەر کۆختی و شێشکەنێتە ئەو شوێنە زۆر مهمە هەر پەلەوەرەکان خۆش نابێت باڵندەکان بە شکلەوە کاری گواستن بەتەکید بە تایبەتی کۆختی زۆر ینی کێشەیە لۆمە بەشێک لە خەڵک ئێستاکە لەسەر بانی لەسەر خانەکەی ئەو پەلەوەرانە بەخێو دەکات ئایا گونجاوە بۆ بخێوکردنی پەلەوە؟ بەتەکید زۆر ئاساییە پێویستی بەچی دەبێت؟ شوێنەکەی خاوین و بایەمی دەبی هەفتانە بەلایکم دوو جار خاوین کاتەوە شوێنەکەی تحقیماتی بکاتن کێشەی نابێ زۆر ئاساییە. لە وەرزی زستانە کێشەی ساردیتان نییە لە پەلەوەرە؟ کێشەی سارد ئێستا گەرمکەرەوە هەیە دەتانێت سۆباگیان دەتانیان جوان قەپاتی کاتن بە لایلۆنەک هیچ کێشەی نابێگە سۆبە کەش ناپێن بڵێ خۆ چەند ویش بۆ پەلەوەرەکە؟ وڵای خۆم حتمما حەزم لە زۆری و بۆری نیە نامێ زۆر بچکەگە زۆر بی لێ تێک دەچی کەمم هەیە قاز تەیە قاز ناوڵ بەس سمرشکمە قازەکە لە ناو شاری نابێ من لە ناو شاریمە بەس بۆ خواردن خۆشە حتمما دستانم دخوا ئینشاڵڵاوانی خواردیتان خۆتان وڵا بەجددی قاز خۆشە و قازیش تایبەتە ئەگەر پێم بڵێ ئێستا کە بەنیازی چین پێشتان پێما بێ نەکراوەتەوە کێ بەتەمای لێرە ئامادە بێ ئەمڕۆ بەرنامەتان چۆنە بێت؟ ئەمڕۆ لە سەعات 10 تا 2:30 دەکرێتەوە لە سەعات 2 تا 2:30 هەدایەکان دەدرێتە بەخێوکەرە بە ڕێزەکان ئەوانەیە کە هەم هاتوونە لە پێشانگاکە هەم یەکەم بوونە و دووەم و سێمەکانیش دیاری دەکرێت خەڵاتیان پێدا بشت ئەدی دوای کە کەسێک بۆ نمونە جۆرێک لە باڵندەی لێرە پەلەوەری بەدڵ بوو دوای چۆن بتوانێت دەستی بکەوێت؟ دەتوانی لێرە لەگە بەخێوکەرەکەی ڕێکەوی ڕقم موبایلە دەگۆڕیتەوە لە پاش پێشانگاکە دەتوانێت سەردانی بکە لێ بکڕێتەوە تەمەنی ئەو پەلەوەرانی کە لای ئێوە تەمەن بۆ ئێوە مەوجە تەمەنەکانیان زیاتر لە 8 مانگی لە 8 مانگ بەڵەو خوارێ جوانی خۆی پیشار نادا بەس لە 8 مانگ بەرەو سەرێتا 10 مانگی جوانیەکی تەواوی هەیە بۆ نمایش. زۆر باشە من دەچمە لای ناوبڕێکی کورد ناوبڕێکی کوردوەرەگرم دواتر لەگەڵ ئێوە بەردەوامە بم هەوڵ دەدەم بەشێک لەو پەلەوەرانی کە لێرە پێتان بناسن دەچمە لای ناوبڕێکی کورد و دێمەوە خزمەتی ئەزیز و خۆشەویست.
ڕۆژیان دەگاتە 30 مەتر و کێشیان دەگاتە 170 تا 200 تەن. بەچکەی نەهەنگیشین لە 7 مانگی یەکەمیدا ڕۆژی 400 لیتر شیر دەخوات و ڕۆژی 90 کیلۆ کێشی زیاد دەکات. زمانی نەهەنگیشین 2 تەن و 600 کیلۆیە و دڵیشی 600 کیلۆیە. نەهەنگیشین دڵی لە یەک خولەکدا 6 جار لێ دەدات و شادەماری خوێنی ئەوەندە گەورەیە کە مرۆڤی ئاسایی ئەتوانێ مەلەی تێدا بکات. نەهەنگیشین دەتوانێت بۆ ماوەی 6 مانگ بەبێ خواردن بژی. توانای ئەوەی هەیە 6 مەتر لە ئاسی ڕووی ئاو بەرز بێتەوە و باز بداتە دەرەوە. نەهەنگیشین دەتوانێت لە دووری 1600 کیلۆمەترەوە پەیوەندی لەگەڵ نەهەنگی شینێکی دیکە بکات. شێرەیەک لەو کەڵەشێرانە بوو ئەم ریزە بەگشتی کەڵەشێری تایبەتە ئەوانە تەمەنیان چەندێکە و بەهەمی کوێن؟ ئەمە تەمەنی دەمان دەبی بەرهەمی کوردستانی خۆمانە ئەگەر پێ دیاربی ئاڵقەی لە پێەیە پەلەوەرەکان ئەگەر ئەو ئاڵقەی کوردستانیان کۆدی لەسەرە ئەگەر لە پێی نەبی ناتانی بێتە ژوورەوە بەرهەمی کوردستانە بەرهەمی خۆمان یعنی ئەگەر ئەڵقەی لە پێ بووی ئەو کەواتە بەرهەمی خۆمانە ئەڵقە لە مناڵیەوە لە تەمەنی دوو مانگی و ڕەتا سێ مانگی دەستە قاچی لە پاشەنجی ناتانی. ئەمە چی پێ دەڵێن ئەم کەلەش؟ ئەوە بڕەحمایە. بڕەحمە ئەوەی تێکی ئەوانە هەمووی بڕەحمایە. ئەوانە هەمووی بڕەحمایە. ئەوەی کە لەم جیوە هەیە ئەوانە زیاتر ئەمانە شامینە. شامینە شامیانە هەمووی بەرهەمی خۆمان هەمووی ئەوەی لێرێ بەرهەمی کوردستانە. ئەوە یعنی جیاوازیان چێن بۆ نام شامیە لەگەڵ ئەوە ئەوانە مواصفاتەکانیان لە چاو و لە پۆپنەیە و لە قاچە و لە ڕەنگە و لە سەرە و ئەوانە جەلال ئێوە هەر ببینن ئەگەر بچینە وڵاتریش تۆزە ئێوە هەر ببینن دەزان ئەمە بەرهەمی کوێوانە بەدڵنیایی ئێوە زیاتر بە ئەڵقەکە بە ئەڵقەکە ئەڵقەکە لە تەمەنی گچکە نەبی ناتانی لە قاچی بکە ئێستا نایەتە دەرەوە نایەتە دەرەوە. بەشێک لەو کەڵەشێرانی کە لەم لاوە هەن ئەگەر پێم بڵێ ئەوانە تەمەنیان چەندێک دەبێت ئەوانە کە لێرە ئەوانە هەمووی لە تەمەنی 8 مانگین ئەوانە 8 مانگ. بەڵێ ئێستا کەڵەشێرەیە هەر زۆر تایبەتە و قەبارەشی گەورەیە ئەمە کۆڵەمبی پێدەرێن ئەوەش تەمەنی لە نزیکەی 9 مانگ دەبیتن. 9 مانگ بەڵێ ئەمانە تەمەنیان تا چەند دەبێت تا چەند دەتوانن بژین؟ لەوانە هەیەکم لە ماڵی خۆم تەمەنی 4 ساڵ هەتا 5 ساڵ دەبیتن هیچ کێشەیەکی نیە. الحەمدولله 4 ساڵ 5 ساڵ دەبی هیچ کێشەیەکی نیە لە ماڵی خۆم هەیە. ئەوەشیان هەر ئەمانە گوتمان ناویان چی بوو؟ بڕەحمایە ئەو ناوانە کوێن دەرین؟ ئەوانە ئەو بڕەحمایە کە باسم کرد کە لە وڵاتی هندستان بوو کە بەریتانیا داگیرێکی شاژن بدیە لە ناوەچیان بۆ دانە بڕەحمایان دانا. ئێستا لە ئەوروپا زۆر باوە چەندان بەخێوکەر هێپی بەناوبان بوونە پەلەوەرەکی جیهانیە ئێستا ئەوەیە. کەڵەشێری لەوەی گەورەتریشمان هەبوو وابزانمانێ لە چەندانێک لێ گەورەتر نەبوون دانەی ئەگەر ئەو بەڕێزانە پەلەوەری خۆمانەی لێکە کوردستانە هەرمۆکی کوردستانە. تەمام کاک جەلال ئێمە دەست خۆش بێت زۆر زۆر سپاس بۆ هەڵکاری سپاس بۆ تۆ کە لەگەڵمان بوویت سپاس دەکەین بەڵێ زان خۆشویستان دیارەوەی کە بینیتان پێشانگایە بە زیاتر لە 8 زۆری پەلەوەر و بە شێواز و قەبارەی جیاواز لەم پێشانگایە دەکرێتەوە. ئەمە لە شاری هەولێرە خۆشحاڵ بووین کە ئەم تەورەیەمان لە شاری هەولێر پێشکەشکردن دەگەڕێمەوە لای هاوکارانم لە سلێمانی. بەڵایمران سپاس دەکەم کە لە هەولێرەوە تۆری دومی پەیامی ڕۆژی ئەمڕۆت پێشکەشکردین. سپاس بۆ میوانەکەت. دیارە شتی سەرن ڕاکێشی تیا بوو لەوەی کە هەرچەندە پەلەوەر و بەڵام زیاتر ئێمە کەڵەشێرمان بینی و ئەو کەڵەشێرانش کە دیارە نرخی جیاواز و هەم شکڵ و شێوازی جیاوازیان نەبوو هەم خۆماڵی و هەم بیانی تێدا بوو. سپاس دەکەین. سپاس بۆ پێشکەشکردنی ئەم تەوەرەی بەرنامە. ئازان خۆشەویستان ئەگەر هاوکارانم یارمەتی مەمزان لەگەڵ لا پەیامنێرانم لەسەر هێڵین بۆ گواستنەوەی زانیاریەکان کە دیارە پاش کەمێکی تر بڕیارە وەفدێکی باڵای پارتی دیموکراتی کوردستان بگەنە شاری سلێمانی و سەردانی کۆمەڵی ئیسلامی و مەکتەبی سیاسی کۆمەڵی ئیسلامی کوردستان بکەن.
دەچمە لای زانیاریەک دەگەمەوە لاتان. خواردنی برنج یاخود نان کامیان سوودیان بۆ تەندروستی مرۆڤ زیاترە. شارەزایان باز لەوە دەکەن خواردنی برنج زیانی زیاتر بە تەندروستی مرۆڤ دەگەێنێت. خواردنی برنج بڕێکی زۆر ڤیتامین و پێکاتە بۆ مرۆڤ دابین دەکات. بەڵام نان بڕێکی کەمتر یەکەی گەرمی و کاربۆهیدراتی تێدایە. بۆیە ئەوانەی زیاتر نان دەخۆن کەمتر کێشیان زیاد دەکات و ڕێژەی شەکر و کۆلیسترۆڵ لە خوێنیاندا کەمترە لە چاو ئەو کەسانی زیاتر برنج دەخۆن. لە پەرداخێک برنجی لێنراودا 160 یەکەی گەرمی هەیە و خوێی مەعدەنی و ئاو و پرۆتین و پۆتاسیۆم و کالیسۆم و ئاسن و یۆدی تێدایە. بەڵام لە 100 گرام ناندا بڕێ 250 بۆ 280 یەکەی گەرمی تێدایە و جیاوازی لە نێوان نانی سپی و بۆردانیە. شارەزایان ئاماژەیان بەوە کردووە بەهۆی بوونی بڕێکی زۆر لە پرۆتین و کاربۆهیدرات لە برنجدا. هۆکارێکە بۆ قەڵەوبوون و زیادبوونی کێش و خواردنی نان لە برنج باشترە. ئازدان و خۆشەویستان دیارەوە کاماژەم پێکرد بڕیارە پاشکەمێکی دیکە وەفدی باڵای پارتی دیموکراتی کوردستان سەردانی مەکتەبی سیاسی کۆمەڵی ئیسلامی کوردستان بکەن کە دیارە سەردانەی پارتی دیموکراتی کوردستان پاش چەند ساڵێک دێت چونکە دەمێکە وەفدی پارتی دیموکراتی کوردستان لە سلێمانی سەردانی کۆمەڵی ئیسلامی و بەتایبەتی مەکتەبی سیاسی کۆمەڵی ئیسلامیان نەکردووە و بەتایبەتی لە دوای پێکهێنانی کابینەی هەشتم کۆبوونەوەکە کابینەی نوێیەم پەیوەندیەکانی کۆمەڵی ئیسلامی و پارتی دیموکراتی کوردستان بە شێوازێکی دیکە تا تێپەڕیوەچنە لە کابینەی هەشتمیشدا زیاتر پەیوەندیەکانیان ئاڵۆزی تێکەوت بوو بەڵام دیارە لە کۆتایی کابینەی هەشتا بە جۆرە لە جۆرەکان پەیوەندیەکانیان ئاسایی کردەوە بەڵام لە کابینەی نوێیەمدا و بەتایبەتی لە سەروبەندی هەڵگرتنی پارێزبەندی لە پەرلەمانتار سۆران عومەر جارێکی دیکە بە شێوازێکی دیکە پەیوەندیەکانی نێوان پارتی دیموکراتی کوردستان و کۆمەڵی ئیسلامی کوردستان ئاڵۆزی تێکەوتووە لە ئێستادا ئەوەی دەبینرێت پاشکەمێکی دیکە سەردانی وەفدێکی باڵای پارتی دیموکراتی کوردستان لە سلێمانی بۆ لای مەکتەبی سیاسی کۆمەڵی ئیسلامی کوردستان دەبێت کە ئەمەش سەر ئامانجی یەکەمی ئاساییکردنەوەی پەیوەندە سیاسیەکانی نێوان ئەم دوو لایەنە سیاسیە دەبێت هەرچەندە ئەمڕۆ وەفدەکەی پارتی سەردانی سیاسی دیکەیان دەبێت و بڕیارە نیوەڕۆ سەردانی گوڵەخانە و حزبی سۆسیالیست دیموکراتی کوردستان بکەن بەڕێز محەممەدی حاجی محمود پێشوازیان لێ بکات بەڵام ئەوەی زیاتر قسە و باسەڵ دەگرێت لەم کاتیا سەردانەکەیانە بۆ لای کۆمەڵی ئیسلامی کوردستان کە پاشکەمێکی دیکەمە ڕاستەخۆ وێنەکانچان بۆ دەگوازینەوە و ئەوەی بکرێت لە ڕێگەی هاوکارانمان و پێیانێرانمانەوە زانیاری زیاترچان لەسەر ئەندامانی وەفدەکە و ئامانجی سەردانەکەیان بۆتان دەگوازینەوە بەڵام دیاراوە کاماژەم پێکرد ئامانجی سەرەکی ئەم سەردانی وەفدی پارتی دیموکراتی کوردستان لە ئێستادا ئاساییکردنەوەی زیاتری پەیوەندیەکانی نێوان پارتی دیموکراتی کوردستان و کۆمەڵی ئیسلامی کوردستانە. دیارە تاوکاتی کە وەفدەکە دەگەنە ناو بارەگای مەکتەبی سیاسی کۆمەڵی ئیسلامی کوردستان دەچمە لای زانیاریەکی دیکە لەگەڵمانە بن. سوودەکانی نانی جۆ بەشێکی زۆر لە خەڵکی نانی جۆ دەخۆن لە جیاتی نانی گەنم هەندێکیان بەهۆی زۆری کێشیانەوە هەندێکی دیکەش بە هۆکاری دیکەوە هەروەها خواردنی نانی جۆ بە تەندروستتر دادنرێت چونکە جۆ پێکهاتەی خۆراکی گرنگی تێدایە. ماڵپەڕی بلۆک ئەندمی لە بابەتێکیدا سوودەکانی خواردنی نانی جۆی خستۆتە ڕوو بۆ تەندروستی جەستەی مرۆڤ بەهۆی هەبوونی بڕێکی زۆر لە پرۆتین و بەهای خۆراکی بەسوود. جۆ ڕۆڵی هەیە بۆ پتەوکردنی بۆریەکانی خوێن و بەهێزکردنی ئێسک و جومگەکان بەهۆی هەبوونی بڕێکی باش لە کانزاکانی کالیسیۆم، ئاسن، مەگنیسیۆم، پۆتاسیۆم، سیلینیۆم. جۆ دەوڵەمەندە بە ڤیتامین A، B1، B2، B6، B12 و C و D و E و K بەمەش سوودێکی زۆر دەگەێنێت بە جەستە. جۆ ڕۆڵێکی گرنگی هەیە بۆ پاراستن و بەهێزکردنی کۆئەندامی هەرس و سیستەمی هەرسکردن. جۆ دڵ لە نەخۆشی دەپارێزێت بەهۆی بەهێزکردنی بۆریەکانی خوێن و نەبوونی چەوری لە نانی جۆدا.
جۆ ڕۆڵی هەیە لە دابەزاندنی کۆلسترۆڵ و جێگیرکردنی ئاستی شەکری ناو خوێن. چەند زانیاریەکی گرنگ. ئەو دایکانەی شیر دەدەن پێویستە دوور بکەونەوە لە خواردنی کەرەوز چونکە دەبێتە هۆی کەمکردنەوەی شیرەکە. شەربەتی ترێ چارەسەری نەخۆشی ڕەقبوونی خوێنبەرەکان دەکات. بەکارهێنانی کافور قژ زوو سپی دەکات. شەکری کوڵۆ بۆ ئەوەی ڕەنگی سپی بکەن کافوری تێدەکەن لە کارگەکاندا. خواردنی گێلاس زیانی نییە بۆ ئەوانەی نەخۆشی شەکرەیان هەیە. ئەو ئافرەتانەی دووگیانن بۆ ئەوەی دوورکەونەوە لە مناڵ لە بارچوون پێویستە هەموو ڕۆژێک 20 دەنگ بادەمی شیرین بخۆن. بۆ ئەوەی قژت دوور بکەوێتەوە لە ڕووتانەوە و بەهێز بێت و درێژ بێتەوە و ڕەش بێت ئەوە زەیتی گوڵە مۆردی لێ بدەن وا چاکترە تۆوی گوڵەکە بێت. گەڵای نیلوفەری تازە پێگەیشت و دەتوانێت برین زوو چاک بکاتەوە و گوڵەکەشی خەوت زوو لێ بخات. گوڵە هەمیشە بەهار لە دڵتەنگی دوورت دەخاتەوە و دڵخۆشت دەکات. ئاوی گەڵای هەنجیر جێگای پەڵەی کوتانی خاڵی شین لا دەبات. بۆ ئەوەی ڕزگارت بێت لە بالۆکەی دەست و پەنجەت تەماتەی سەوز قاش بکە و بیخەرە سەر بالۆکەکە بۆ ماوەی 3 شەو. دوای ئەوە بالۆکەکە نامێنێ چونکە مادەی سالسالیک ئەسیدی تێدایە. ئەو دەخواردنەی بە شێوەیەکی ئارام دەتکوژن. کۆمەڵێک خواردن هەیە ڕۆژانە بەکار دەهێنرێت و ماترسێکی گەورەی هەیە بۆ تەندروستیمان کە بریتین لەم دەخۆراکە و پێویستە هەوڵ بدەین لێی دوور بکەوینەوە و کەمی بکەینەوە چونکە مەرجنیە لە ئێستادا هەستی پێ بکەین ڕەنگە کاریگەریەکەی دوای چەندین ساڵ دەربکەوێت. یەکەم، نانی سپی و ئیشی هەویر. هەموو ئەو شیرینیانە و ئیشی هەویریانەی لە ئار دروست دەکرێن. ئەگەر بە شێوەیەکی زیاد لە پێویست بخورێت دەبێتە هۆی زیادبوونی شەکرە لە جۆری دووەم و ناخۆشیەکانی دڵ و خوێنبەرەکان و زیادبوونی کێش. دووەم، پەتاتەی سوورەوەکراو یاخود جبسی پەتاتە. خواردنی ئەم جۆرە پەتاتەیە سەرچاوی نەخۆشی شێرپەنجەی مەمپ و کۆڵۆن و پرۆستاتە. لەگەڵ خواردنیدا بەرگری دژی شێرپەنجە نامێنێت بەڵام ڕەنگە لە دوای چەند ساڵێک نیشانەکانی دیاری بدات. سێەم، باسترمە. بەهۆی بڕێکی زۆر پێکاتی کیمیایی تێیدا بە تایبەتی ڕێژەی خوێی بە جۆرێکە کە زانەکان هۆشداری دەدەن لە خواردنی و دەبێتە هۆی شێرپەنجەی کۆڵۆن. چوارەم، شیری پڕچەوری. شیری چەور مەترسێکی گەورەی هەیە و ڕەنگە ببێتە هۆی قەڵەوبوونی منداڵان یان ئازاری مێشک و سەر لای گەورەکان و هەوکردنی جومگەکان و نەخۆشی ڕۆماتیزمە. پێنجەم، سرکەی سێوی دروستکراو. ئەو سرکەی سێوانەی بۆ بازرگانی دروست دەکرێن بڕێکی زۆر شاکر و چەوری تێدایە و بۆ ڕەنگەکەی شەرابی گەنمەشامی دروستکراو بەکار دەهێنن و زیانی هەیە. شەشەم، کەرە. هەموو دەزانین کەرە بەشێکی زۆر چەوری تێدایە کە هۆکارێکە بۆ نەخۆشیەکانی دڵ و خاوکردنەوەی لێدانی دڵ و بەرزکردنەوەی ڕێژەی کالۆری. حەوتەم، شەکر و خوێ دروستکراوەکان. هەموو دەزانین ئەم پێکاتەیە زیانی هەیە بەڵام جۆرێک هەیە لە زەرفی داخراودا پێشکەش دەکرێت بە تایبەتی لە ڕێستۆرانتەکان. بەهۆی بەکارهێنانی مادەی پارێزەر تێیدا زیانەکانی دەبێت بە دوو ئەوەندە تووشی نەخۆشی شەکرە و بەرزکردنەوەی پەستانی خوێن و نەخۆشیەکانی دڵمان دەکات. هەشتەم، گۆشتی دروستکراو. سەرجەم ئەو گۆشتانەی داخرێنە قوتوویان دروستکراون وەک باسترمە و کاڵباس زیانی هەیە چونکە دەبێتە هۆی نەخۆشی شێرپەنجە و ناخۆشیەکانی دڵ. نۆیەم، سۆسی تەماتە. سۆسی تەماتە بڕێکی زۆر شەکری تێدایە. ئەگەر زۆر بخورێت دەبێتە هۆی نەخۆشی شەکرە و دڵ و خوێنبەرەکان هەروەها هۆکارێکە بۆ کلۆربوونی ددان. دەیەم، خواردنەوە غازیەکان. بەهۆی بەرزی ڕێژەی شەکرەوە جگەلەوەی کێش زیاد دەکات
لە هەمان کادا دەبێتە سەرچاوی نەخۆشیەکانی شەکرە و دڵ و هەروەها زیان بە ددان دەگەیەنێت. بەڵازدان و خۆشەویستان دەچمە سلێمانی لای هاوکارمان دانیار نورەدین لەسەر هاتنی وەفدی باڵای پارتی دیموکراتی کوردستان بۆ لای مەکتەبی سیاسی کۆمەڵی ئیسلامی کوردستان لە سلێمانی بزانین زانیاری زیاتر چییە و ئامانج لە سەردانی ئەم وەفدەی باڵای پارتی بۆ سلێمانی بۆ لای کۆمەڵ چی هەیە؟ دانیار سڵاوی خوا لێبێت تۆم کاتت باش زانیاریەکان کۆمەڵی ئیسلامی لە ئەنجومەنی سیاسی لە بارەکەی خۆی پێشوازی دەکات لە وەفدێکی پارتی دیموکراتی کوردستان کە ئەوان داوایان کردو کە کۆبوونەوەی گەنجامدن لە سەرئاستی مەکتەب سیاسی لە سەرئاستی سەرکردایەتیان دیارە ئەم کۆبوونەوەی لە ڕابردوودا پارتی دیموکراتی کوردستان سەردانی لایەنەکانی دیکەی کردووە ئەجەندای کۆبوونەوەکان لەسەر پرسی هەرێمی کوردستانە پرسی ئەم دۆخی کە لە ئێستادا دەگوزارێت ئەوان دەیانوێت ڕاوبۆچوونی لایەنی ئۆپۆزیسیۆنی وەرگرن بۆی کە بتوان چارەسەری کێشەکان بکەن دەوترێت لە کۆبوونەوەکەدا هەرێکە لە بەڕێز محەممەد حەکیم و ڕێبوار محەممەد و مامۆستا محەممەد بامۆکی بەشدارن لە کۆبوونەوەکەدا لەسەر ئاستی کۆمەڵی ئیسلامی وەروها تا ئێستا دیار نییە لەسەر ئاستی پارتی دیموکراتی کوردستان کێن ئەوانەی بەشداری کۆبوونەوەکە دەکەن بەڵام ئەوەی کە دیارە کۆبوونەوەکە بە ئامانجی باسکردن لەسەر دۆخی هەرێمی کوردستان باسکردن لەسەر ئەوەی کە ڕێگە چارێک دۆزنەوە و کۆمەڵی ئیسلامیش بۆ پیکە ئەوەندە ئێمە زانیاریمانەبێت کۆمەڵی داواکاری و کۆمەڵێک داواکاریان هەیە کە پێویستە چارەسەری کێشەی هەرێمی کوردستان بکەن لەوانە چارەسەرکردنی موچەی هەرێمی کوردستان و هەروەها چارەسەرکردنی ئەو قەیرانی کە لە هەرێمی کوردستاندا هەیە تا ئێستا لایەنی وەفدی پارتی دیموکراتی کوردستان نەگەشتنەوە بارەگای مەکتەبی سیاسی کە تێدا کۆبوونەوەکە ئەنجامدەن لە ئێستادا بەرپرسانی کۆمەڵی ئیسلامی لە چاوەڕوانی وەفدەکەی پارتی دیموکراتی کوردستان کە کۆبوونەوەیەک ئەنجامدەن و دۆخی هەرێمی کوردستان تاوتوێ بکەن ئەوەی کە دیارە لە ئێستادا لە کۆبوونەوەکەدا وەک ئاماژەم پێکرد باسکردنە لەسەر دۆخی هەرێمی کوردستان و باسکردن لەسەر ئەوەی کە ڕێگە چارێک دۆستنەوە بۆ کێشە و گرفتەکانی هەرێمی کوردستان و پتەوکردنی پەیوەندیەکان لەسەر ئاستی حزبەکان لە هەرێمی کوردستاندا لە ماوەی ڕابردوودا پارتی دیموکراتی کوردستان سەردانی لایەنەکانی دیکەی کردووە پرسوڕای لێوەرگرتنەوەی کە دیارە لە هەرێمی کوردستاندا حزبی باڵا پارتی دیموکراتی کوردستانە کە سەرۆکی حکوومەت لەلای ئەوانە بۆیە کۆمەڵی ئیسلامی پێی وایە زۆرێک لە چارەسەرکردنی پرسەکان لە دەست حزبە باڵەکان ئەوانەی کە لە دەسەڵاتن بە تایبەت یەکێتی پارتی بەڵام ئەوەی کە دیارە ئێستا وەفدی پارتی سەردانی کۆمەڵی ئیسلامی دەکەن و دواتر سەردانی چەند حزب و کەسایەتێکی دیکە دەکەن کە کۆبوونەوە ئەنجام دەدەن بۆی کە تاوتوی بارودۆخی هەرێمی کوردستان تێدا ئەنجام دەن وڵە جەلال دەگەڕێمەوە لای ئێوە. زۆر باشە سپاس بۆ پەیامنێرمان دانیار نورەدین کە لە بەردەم مەکتەبی سیاسی کۆمەڵی ئیسلامی کوردستان لە شاری سلێمانێ زانیاریەکان بۆ گواستینەوە بەڵە بینەرانی عزیز دیارە وەکی هاوکارمان دانیاری ژاماژەی پێکرد پاشکەمێکی تر وەفدێکی باڵای پارتی دیموکراتی کوردستان کە لە مەکتەب سیاسیەکانی پارتی پێک هاتوون سەردانی مەکتەبی سیاسی کۆمەڵی ئیسلامی کوردستان دەکەن و دیارە بارودۆخی هەرێمی کوردستان تاوتوێ دەکەن و ئەمەش بەشێکە لەو کۆبوونەوەانەی کە ڕۆ ئاسایی بوونەوەی پەیوەندیەکانی نێوان ئەم دوو لایەنە سیاسی هەنگاو دەهێنرێت کە هەردوولا ئامانجیانە پەیوەندیەکانیان ئاسایی ببێتەوە بەڵام دیارە لە هەموو بارودۆخێکداوە لە هەموو کاتێکیشدا کۆمەڵی ئیسلامی کوردستان خواست و داواکاریەکانی خۆی یا لە هەموو کۆبوونەوەکاندا پێشنیار و قسەکانی خۆی بردوێتەوە سەر داواکاری خەڵک و بارودۆخی هەرێمی کوردستان کە لە ئێستادا هەرێمی کوردستان بە بارودۆخێکی تایبەتی قەیراناویدا تێدەپەڕێت لەلایەکەوە قەیرانی گرفتەکان لە نێوان هەرێم و بەغزا و لەلایەکی دیکەوە قەیرانی دارایی پاشەکەوتی موچە دواکەوتنی موچە و ئەمانە دیارە بەشێک بن لەو قسە و باسانەی کە کۆمەڵی ئیسلامی کوردستان دەیەوێت بە وەفدی باڵای پارتی دیموکراتی کوردستانیان بڵێت ئەوەی دەبینن دیارە دیمەنی گەشتنی وەفدی باڵای پارتی دیموکراتی کوردستانن کە بۆ بەردەم بۆ مەکتەبی سیاسی کۆمەڵی ئیسلامی کوردستان دیارە پارتی دیموکراتی کوردستان گەشتە مەکتەبی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی کە تێدا کۆبوونەوەکە تێدا ئەنجام دەدرێت و کۆبوونەوەکە بۆ باشترکردنی پەیوەندیەکانی نێوان هەریەکە لە پارتی دیموکراتی کوردستان و کۆمەڵی ئیسلامی کوردستانە و دەیانەوێت کە
دۆخێری کوردستان تاوتێ بکەن و کۆمەڵی ئیسلامی هەمیشە بۆردەوام دەوێت کە داواکاریەکانی خەڵکی کوردستان بگەێنێتە لایەنە پەیوەندیدارەکان بە تایبەت حیزبەکانی دەسەڵات بۆ چارەسەرکردنی کێشە و گرفتەکان چارەسەرکردنی بژێ ژیانی هاوڵاتیان و داواکاریەکانیان و ئێستاش وەفدی پارتی دیموکراتی کوردستان گەشتە ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی کە لێرەدا کۆبوونەوەیەک تێدا ئەنجام دەدرێت. بەڵازیزان ئەوەی دەیبینن دیارە کۆبوونەوەی باڵای پارتی دیموکراتی کوردستان و لە مەکتەبی سیاسی کۆمەڵی ئیسلامی کوردستان کە ئەندامانی شاندی کۆمەڵی ئیسلامی پێکهاتوون لە هەرێکە لا بەڕێزان محەممەد حەکیم کارگەڕی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی کوردستان محەممەد بامۆکی ئەندامی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی کوردستان وهروەها ڕێبوار حەمەد و ئاڤان ئەحمەد ئەندامانی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی کوردستان و ئەوانی دیکەش لە کە دیارە ئەندامانی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستانن بەڵام دیارە لە جیاواز لە وەفدە باڵایانی دیکەی پارتی دیموکراتی کوردستان کە لە ڕابردوودا سەردانی لایەنە سیاسیەکانیان کردووە دیارە ئەمانە ئەندامانی باڵای پارتی دیموکراتی کوردستانن کە وەک ئاماژەم پێکرد لە پاش کۆبوونەوەیان لەگەڵ ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی کوردستان سەردانی محەممەدی حاجی مەحموود سکرتێری حیزبی سۆسیالیست دیموکراتی کوردستان لە گوڵەخانە دەکەن و وەک هاوکارمان دانیار باسی کرد ئامانج لە هاتنی وەفدی باڵای پارتی بەشێکی ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی نێوان کۆمەڵی ئیسلامی کوردستان و حیزبەکەیان دەبێت بەشێکی دیکەشی پەیوەستە بە بارودۆخی ئێستای هەرێمی کوردستان و بە تایبەتی گرفتەکانی نێوان هەرێم و بەغزا کە دیارە کۆمەڵی ئیسلامیش لە ڕێگەی دوو ئەندامانی ئەنجومەنی لە عێراق پەیوەندیەکی کاریگەریەکی گرنگیان هەیە و بۆیە حساب بۆ ڕای کۆمەڵی ئیسلامی کوردستانیش دەکرێت و هەموو جار حیزبەکانی باڵادەست هەر کاتێکگا گرفتیان لەگەڵ بەغزا بۆ هاتبێتە پێشوە پەنایان بۆ حیزبەکانی دیکە بردووە لەم بارودۆخانشدا هیچ کات ناکرێت کە تۆ حیزبێکی وەکو کۆمەڵی ئیسلامی کوردستان فەرامۆش بکەیت کە دیارە بە دڵنیاییەوە بەشێک لە قسە و گفتوگۆکانی کۆمەڵی ئیسلامیش پەیوەستە بە داواکاری ڕەوای خەڵک و ئەو بارودۆخە نالەباری کە ئێستا هەرێمی کوردستان و بە تایبەتی خەڵک و موچەخۆران پێیدا تێدەپەڕن دیارە ڕاستەی وەفدی باڵای پارتی دیموکراتی کوردستانی دەکەن بەڵام چاوەڕێ دەکەین بزانین لە کۆتایی کۆبوونەوەکەیاندا هیچ جۆرە دەرەنجامێکی هەیە و ئایا لە ڕێگەی کۆنگری ڕۆژنەمەوانی یاخۆت بەیاننامەوە ئەنجامین کۆبوونەوەکەیان دەخەنە ڕوو یاخۆتنا ئازدان و خۆشەویستان بڕگە و بابەتەکانی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرین خواتان لەگەڵ